رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا لا تجعلنا فتنة للذين كفروا واغفر لنا ربنا إنك أنت العزيز الحكيم. آمين. معنى أم آيتك الآيتك يعني قرآن لسوري ممتحنية معنى كيويك يا ربي إخوايا يا نبين بسبب بو ويك خلشي توشي فتنة كفر ببنوك قرنوب وكفر لبروي إيما بباشي إسلام كمان عكس نكر دلته بباشي داريتي كمان نكر دلته بباشي ديجو تصور مان فلاتات مان وبشت مان بانقوات مان شوازي كردن مان حكم كردن مان إعداد وجهاد مان بوشي وين نكر دلته خواهي تنرقار دعواي كردو يوم دوار إن شاء الله خواهي يور إيما شو إيما شوالي بكا كيارو إدار مان بوشي ويا أو إسلام خلق في جينين كخواهي تنرقار خواهي دعواي كردو اشتغال الإسلام ولا قرآنية كقرآن كبراسي قرآن جسدي كردن قرآن زور كردن كان لدي دعوني يدور ذلك يدرسوا هم كسجزان دوست دشمن عن يدوروا نسيجزان كامتدادك رب عمبوني جهد رنجك وجهادي كي بيشترى إعدادي كي بيشترى لەچەند ڕافیدێکی جیاواز بێت هاتووە کە پێشتر هەریەکە بەقەدر عمری خۆیان ڕەنجیان داوە هەتا گەیشتۆتە ئەوەی کە بە فەضڵی خوای گەورەیەکیان گرتووە لەسەر ئەساسی مەنهەجێک لەسەر ئەساسی شەخصیەتیان نەگرتووە لەسەر ئەساسی بەرژەوەندی دنیاییەکیان نەگرتووە نە ناو نە پارە نە دەرکەوتن لەسەر بەرژەوەندی و سڕاحێک دیسان بەرژەوەندیەک کە ململانەیە گەیهێنێتە کایەوە دروست نەبوون لە کار و کاردانەوەی ناهەموارەکان و غەڵەتەکان و کارە ناپەسەندەکانی دزستنەوەی ئیسلامی نەبوون هەروەها لە کاردانەوەی ڕقوقین و بغزێکی شەخسی نەبوون کە دروست بوون خەڵک ئەوانەی کە لە ناو دزستنەوەی ئیسلامیە ململانەیەکیانە کرد و یەکتریانە هاڕی کە ئێمەش لە زمنی هاڕداوەکانە کەوتین دەور دەبەرەوە ئەوە ڕۆیشتن خۆیان بەهێزکەن بۆ جیابوونەوەیان جیابوونەوە لەسەر ئەو شێوەی کە ئەبینیمان و خەڵکێک کە ئەعلانی کرد هەدیەکرد لە ئاستی خۆیەوە ئێمە ئەوە بوو مابووینەوە گروپی تەوحید بە جیابوون بۆ خۆیان ئێمە لە گوڵک مابووینەوە کۆنە ئیسلاحەکان کە پیانەوترا ئیسلاح لە 14/95 دروست بوو برانی هێزی دوی سۆران و مەرکەز کە دوایی بوون بە جوندی ئیسلام لە مانجی 9 ئەمانە هەمووی وای وردە وردە لە یەکتر خۆی بە طبیعەتی حاڵ لە یەکتر نزیک بوون چونکە هەر هەموو لایەکیان اعتیمادیان کردووە سەر ئەو مەنهەجانەی کە لەسەری ڕاهاتبوون یان دید و تەسەووریانی کردبوو بە یەک بۆیە لەگەڵ ئەحداثەکانی شەدیسان ئەم بارودۆخی باشتر بۆ ئەوانە هێنایە پێشەوە ئەگونجان کە ئەو فەضڵی خوای پەروەردگار و ئیرادەی ئەوە کە لەو کاتەیە بەو شێوەیە بێتە بەرهەم پاشانەوە بوو کە ئەو ئەحداثانەی کە بەسەر هات لە دوای تیبێکی 5/2001 کە برانی کۆمەڵ جودا بوونەوە پاشان لەشکرکێشیەکێتی بۆ ناوچەکە کە ویستی ئیستیغلالی ئەو لاوازیە بکە کە لە ساڵی 97 شەڕی بە بزوتنەوە فرۆشتە بوو دوای ئیتفاقی تارانی لەسەر ئیمزا کردبوو مانگی 4/97 ئەویست هەر چۆنێک بێ خۆی دەرباز کە لە هەندێک لەو فەقەرانەی پێوەی دەبوو پابەند بێن وەزی زودنەوە یەکبوونیش کە دابڕ بوو بەو شێوەیە بە 4-5 لەتەوە خەڵکیی بێزار بوو بدانیشتبوون هەموو کەسێک تەماعی تێکرد کە ئەو زایفەی لاوازکە یان بیقۆزێتەوە لە فاڵەحی خۆی یەکێتیش بە طبیعەتی حاڵ کەوتە بۆ ململانەیەوە ئەو بوو لەشکرکێشیەکی زۆری کرد لەسەر ناوچەکە و برانی جوندی ئیعلانی خۆیان کرد و باش فترەیەکی کەمی پێچوو حادیسەی 23 بەسەرهات کە شەڕی خێڵی حەمەیە شەڕی خێڵی حەمە شەڕێکی زۆر طبیعیە لە نێوانی ئەوەلەن دوو گروپی کوردیە ساڵەهای ساڵە کورد لە ناو خۆیانە شەڕیانە بێ لە هەموو شوێنێک لە هەموو جێگەڵ ڕێگایەک بە درێژایی تاریخی کورد ئەو شانە زۆر طبیعی بوون هەبوون هەر یەکە لە وجهەنەظەری خۆیەوە لێکی داوەتەوە یان بە ڕەوای زانی بە تەکید ئەو برایانەش کە لە تەرەفی ئیسلامیەوە ئیعلانی جیهادیان کردبوو دژی یەکێتی کە چوونە سەر خێڵی حەمە دوای ئینزار دوای تەبلیغ دوای ناردنی مەلاکەی تەفەکوڕە و چەند پیا و ماقوڵێت کە کاکە ئێوە هاتوونەتە ئێرە حتمەن شەڕمانە بێ و لێتانە دەین
جوان بين ذا شكاوان زور تربون أو برانش بالتأكيد إعلان جهاديان كردبو وجهاد كجبر أمبر بيجدي لخيولي حما جهاد الرواه الشرعي وحقه كتون فرواني يجدي كان صادق دواي بيجدي قدنا أجو چونك تشلنو كسيلة كجرا باشان شش كسيتر دواي كما يتكان يندو زرايوا كتيتي ببرينداري روشت بناو بيصلانو تشمو تشوليوا دواي لي روشي عندر تشوبو برامبر بيك كجراوي جند الإسلام روجي دواي تري ينظر كسيان دتقينا وكي فرقاي سيروان هەڵەبجەیان لێ کوژرا یانزە کەس کوژرا و چوار بریندار ڕۆژی دوایی تر کە هاتنە سەر گردە درۆزنە عەلەمەکە چەقێنرا بوو عەلەمی لا ئیلاهە ئیللا الله کە بە حێقدەوە کە ڕایان کێشا بوو ئەوان نەیانزانی بوو کە برایانی جوند عەلەمەکەیان لە ڕومانەیەک چەقاندە و ڕومانەکەش بە فاڕۆخێتەوە ڕەبتە کە ڕایان کێشا بوو ئەو ڕۆژە دوویان کوژرا پێرش زانیمان کە چواریان بریندار بوون چواری تریان ئەو کاتە خەبەرمان نەبوو پێرە زانیمان کە چواریان بریندار بوون و یەکیان خەڵکیەکانی پانکەیە قاچی بڕاوەتەوە ئێستا وردە وردە شەڕەکانی ترکە هاتن پێکدادانێکی ڕئیسی کە ڕوویدا دوو سێ جار هەروەها ئەو قەرسانەی کە ئەبوون بەردەوام وردە وردەوای کرد کە کارەساتەکان زیاتر قوڵتر ببنەوە لەسەر گیانی یەکێتی کوشتاری زۆرتر بدا دوای گردە درۆزنە ئەوە بوو لە شەشک مەی دۆزرانەوە پاشان لە ئیسناد لە حیزبی شوعی سێ کەس چوار کەس کوژران و چەند کەسێکی تریش بریندار بوون کە هاتبوونە ناو منطقەی ئیسنادەوە لە لای عەنەب هەروەها دوایی لە تەپی سەفا پاشان لە شنروێ هەشت کەس بە هاوەن کوژران پاشان لە پشتی عەنەبەوە دیسان چەند کەسێکی تر کوژران لە مدەی 25 بۆ 26 مانگی نۆ نزیکی 30 کەسی تر لەوێ کوژران ئیتر هجوومەکەی شنروێ دەستی پێ کرد هجوومەکەی شنروێ تقريبا كجراوي يجي جيش 140 برينداريان جيش 116 برامبر بالشانزة كجراوي جند الإسلام سيانزة برينداري شان باشان أو بوكا برينداري يجي جوهرانو بسياريكي إيفا بيشتري يجي برقاي عميلكاني خوي لغمي دبابي دانا بو براني جن بران تواني بويان هلي بقرنو بچن لغمك لوانا دابنا للاي پردي كوني نواني سیروان و سید صادق لێدان نابوو بۆ جانی یەکێتی ئەو ئیڤایی کە بریندارەکانی سەر شنروێی گواستبووە 15 برینداری تیا بوو بەسەر لوغمەکەیان ڕۆیشت بوو ئەویش هەر 15یان کوژران ئەنجا قەسفی یەکێتی لە 28 نۆیە دوو کەسی لە جوند کوشت کە بە درێژایی تاریخی 77 ڕۆژ قەسف بەس ئەو دوو کەسە کوژرا بوون هەروەها کەمینێکی تر لە پێنجی دا کە 7 کەسی حیزبی شوعی بەرکەوت دیسان عندها هجومي تاويرة كرديانا سر جند الإسلام بران بيشتر خوان بحاضر كردبو تصوري أنا كركا هجوم دي أو كما لبراني لكتيبيك الفيلن زدكي الرياضينا شتيكي بايناوا بلا قال الرياضينا أوان بو خوان إحساسيان كردو كاحتمال أمشو هجوم دي ساعات دوان زي كتريان خبر كردبوها لسنجركانا بونو ساعات 12 دقيقة هستيان فكر كهي شتي هاتونا تبشو يكم انفجاريان بصاروخ بيانا تقاندنوا باشان بو بتقال مروان نامتواني زوتر تسلم امكنوا ربعي كان يتريش طبعا قدار بونوا لمدين 9 دقيقة شر ولا 12 دقيقة شو تقريبا دوين 9 دقيقة يشتي وتصور معنا كل كبيتان بوي هجومي دوهمي بكاتو هجومي تري لسريع كتر بكا طبعا ديار بخسارة كان زور جوربون پاشان زانیمان کە 347 کەسیان لێ کوژراوە 270 برینداریان هەیە لەو 270 64 برینداریان قاچیان بڕاوەتەوە هەیان بوو هەردوو قاچی بڕایەوە دوایی مردووە و ڕئیسی کۆمیتەی جوتیارانی ڕانیە 4 کەس چۆر بوو بوون نەتیجەی ئەو برینداریانە بالمقابل دوو برای جند الإسلام کوژران و 7 کەسیش بریندار بوو بوون لە هەمان شەڕ پاشان لە عملیاتی استشهادیەکەی سید حسێن و کاک مقاتل خواوەریان گرێ بە شەهید لە 8 یانزە عملياتي استشهاديان كرد لنا وهلبجة باشان لسيطرة زمقي انجا لسيروان هروها بونا وقردان كبا مجموع او معلوماتي جيشت بهم او كاتا يستحوت كسيان كشتبو باشان ميتا كان من كور قردو ميتي سيد حسين تقريبا سيبيك في شيء بيوبو ايكاك مقاتلش بيانش في شيء بيوبو دواي كبا زندوي كوتبو بردسيان وبيانش ودواي كشتبتيان هروها لو قصراني ترككنا لمدي هتاوكو دي يانظا
دیسان نزیکی 19 کەسێک تقریبا بەو معلوماتە بەسیطانەی کە ئەمان گەیشتێت چونکە بزڵت نەشمانەزانی چەندن 19 کەس تقریبا هەر کوژران بۆ ئەخبارانەی کە ئەگەیشت هەروە 17 بریندار لە بریندارەکانیش مردبوون لەبەرەوەی یەکێتی بریندارەکانی نەقڵە کرد بۆ بنکە تەندروستیەکانی خۆی خەستەخانەکانی خۆی حەوت بنکەی تەندروستی خۆی هەیە جگە لە خەستەخانە حکومیەکان لەبەرەوە خەبەرەکانیش کە هەتاکو ئێستا شەر بەدوایانە ئەڕۆین جار بۆ جار ڕقەمەکان گەورەتر ئەبن زانیمان کە لەو مدەتەیە نزیکی 645 کوژراو تقریبا هەبوو بەرامبەر بە نزیکی 441 کوژراویان و دواییش هەندێ برای جوندیش لە غەڵەتی بەکارهێنانی تەقینەوە یان لەغۆم هەڵگرتنەوە یان متفجراتی تر 6 کەسی تری جوند کوژران چەند کەسێکی تریش بریندار بوون بە مەجموع کوژراوەکانی یەکێتی تقریبا گەیشتنە 1081 کەس 1082 کەس تقریبا و هی بریندار و کوژراوە طبعا ئەوانەی جوندیش گەیشتە 29 کوژراو و 27 بریندار تقریبا ڕەوتی شەڕەکە ئاوا ڕۆیشت دوایی وردە ئەوانەی یەکێتی کەشکان بەسەوری ئەو خەسارە گەوریان نەئەکرد چونکە لە مدەی 90 دقیقەیە هەر 5 دقیقەی 18 کوژرا و 15 برینداریان هەبوو لەگەڵ هەموو بریندارێکیشە کۆمەڵی خەڵکی تر ڕایە کرد ئەگەڕایەوە لە ڤنا مەسئولی گەوریان پیا بوو تیان هەبوو دەڵان ئەندامیان هەبوو کە دەستی ئەوغە فەوت سوتا بوو کە نەگەیشت بۆ سەرکردایەتی یەکێتی ئەفرادە کۆنەکانیان زۆر بوون 900 کەس لە ئەفرادی کۆن هجومیان هێنابوو ئەو هەویانەی کە کاتی خۆی لەو فترەیە کە ئەو کات ئێمە هێشتا نەبوو بووین بە یەک مەیتەکانیان کە هێنامان و 27 هەویان تقریبا بینیمان لەو ڕۆژەیە 26یان مەسئول بوون بەزیەکیان خەڵکی کفری بوو مەسئولی سیاسی بوو 25 تر مەسئولی عسکەری بوون و ئەو کەسانەش کە شەڕیان کردو ئەوەی ئینسانی شەڕکەر بوون لە یەکێک لە ڕەبایەکان لای ئەو ڕەبایی کە کاک سەلمان بەڕەحمەت بێ شەهید بوو لە مەدای 7 مەترە تقریبا 2 کەسی ئەوان گەیشتبوون نزیکی 7 مەتر لە ڕەبایەکە لە ڕەبایەکانی کەتیبەی صلاح الدین تقریبا هاتبوونە ئەو شوێنەی کە کەتیبەی صلاح الدین تەختیان کردبوو بۆ نوێشکردن یعنی هەمووی 10 مەتر لە ڕەبایەکی خوانەوە دوور بوو ئەوان لەبەرەوەی دەلیلیان لەگەڵا بوو زۆر زیرەکانە هێنابوویان خەڵکی ناوچەکە هاتبوونە نزیکەوە و ئیسراحەتیان کردبوو هەمووی چونکە هەمووی گردە کە پیان سەرکەوت بوون مانگە شەویش بوو تقریبا پاشان کە دانیشتبوون لە کەتیبەی لای صلاح الدین دنیشتیان خوارد و جگەران کێشا بوو ساعاتی تەوقیتەکان لێ بەجێما بوو پێچوو اتفاقیان کرد بە احتیمالە لەوەی کە لە 12 چارەگیان 12 نیو لێدەن بەڵام لەبەرەی ئەو برانە پێشتر کە بینیویان بوو بە تەقە لە دووسێ ڕۆدایەوە ئەو شکستە بەسەریان هات عادەتەن ئینسانیش کە هجوومەکە یەکەم جارت بە خوددە و بەرنامە و نەفەسێکی درێژ و ڕۆحیەتێکی سەرکەوتنەوە ئەڕوا خۆی حاضر کردو بۆی ئەم تەقەکە ئەویان لەویانە سەنگەرایە مفاجعی بۆ دروستەکە بەڵام کە قەوما لێیان لە ئینسحاب و ڕاکردنەکانیانە ئەو کاتە عەشوایی هەمویان ڕایان کرد و دەلیلەکانیش نەیانتوانی ئەوان بە دوای خۆیانە کێشکەن کەوتنە ناو حەقلی ئەلغام و متفجرات و طبعا ئەنجا ئەو ئوسلوبەش ئوسلوبێک نەبوو کە یەکێتی بیزانێ پێشتر چونکە شەڕی کورد بە کورد کورد بەرامبەر بە کورد هەروەها کورد بەرامبەر ڕەبایەکانی حکومەتانی عێراقی حکومەتێک لە دوای یەکەکان ئەو بوو لغم دانرا بە لغم بە شێوەیەکی هەندەسی دانرا لغمیشە و پڕیقاچی کابرایە پەڕان بەڵام ئەمە هەر متفجراتێکیش کە ئەتەقیەوە مەدای ئەوەندەی هەیە 20 کەس بکوژە چونکە هەمووی گول لە فاڕۆخت هەمووی گولەی هاوەنی 120 نمونە یان 100 تەوقیت کراون حاضر کراون ئەتەقێنرانەوە لە ناوچەیەکی شاخاویە ئەتەقایەوە فەدای گەورەترە بوو دەنگی گەورەترە بوو لە شەوێکی مانگەشەوی کە هەوری بەسەرا بێ دیسان کە تارمایی زۆرتر دروستەکە لە ئینهزام و ڕاکردن و شکستیشە کە کەس ناپەرژێتە سەر کە هەر کەس هاوار بۆ ڕۆژی خۆیەکەوەیەوی خۆی ڕزگارکە بەتەئکید لە هەموو کەسێکە ڕۆژێتی هەموو کەسێک بە تەبیعەتی حاڵ وایە گەر بزانین کە شەڕی حونەین پێغەمبەر عەلەیهی سڵام وسلام لە ناویانە بوو ئەو هەموو کەڵە سەحابی و پیاوە ئازایانە دیسان کەشکان و ڕایەنکرا بەو شێوەیە بوو ئەوەی ناو دۆڵە و سەوت خاستن ئەمە هەمووی ئینفیجارات و سەوتە داتەوە ئەو کاتە ئەوان تازە هەستیان بەوە کرد کە ئەم شەڕە فەرقێکی گەورەی هەیە لەگەڵ شەڕەکانی تریان ئەمەش بنچۆت یەکێتیوە چوارەم شەڕ و کە شکستێکی گەورەی تیابێنن دوای شەڕی 97 بزوتنەوە شەڕی 98 پارتی کە گەشت نەزارگەلی خەلیفان و لە 24 قیادەی مەیدانی سیانزەیان لێ کوژرا خەسارەیەکی زۆریاندا شەڕی 2000 پەکەکە دیسان کە سەرکەوتنیان بەدەستنێنا و مەجبوریش بوون بێنەوە دووە شەڕی 2001 جوندیش کە شکستێکی گەورەتریان هێنا بۆیە یەکێک لە بەرپرسانی گەورەی عسکەری یەکێتی هەڵێ نامێ ناوی بکەم ئەڵێ ئێمە کە شەڕمان لەگەڵ پارتی کرد
لەسیبێکی ئابا دڵخۆشی خۆمان دای وتمان ئێمە شەڕەکە بەرامبەر دەبابەی حکوومەت بۆ مفاجئ بۆمان هاتووە لەبەرەوە هەر کەڵە پیاوی ساحەکەین کە شەڕمان لەگەڵ پەکەکە کرد زانیمان ئەوان بۆ حربی عیسابات لێزانترن زانیمان کە خۆمان 10 ساڵ لە دوای پەکەکەوەی کە شەڕمان لەگەڵ جوند کرد زانیمان پەکەکە 10 ساڵ لە دوای جوندەوەیە لەبەرەوە وردە ڕۆژیەی خۆیان ئەوە نەما کە بتوانن جارێکی کە یان بیری لێ بکەرەوە دیسان بەو شێوەیە بێنەوە ئەم جارە بیان لە چی لێ کردەوە پێشێکی تر لە مەسوولەکانن 10 ڕۆژ لەمە پێش لە دانیشتنێکی خۆیانە وتوی ئێمە ئێستا فەلمێنرا کە بۆ خۆمان بە تەنیا مەشاد دەرەقەتیان ناین لەبەرەوە زۆر بەبێ چاوەڕێیەکەین جەوی دەولی بسەڵحێ لە بەرژەوەندی ئێمە بسازێ لەگەڵ ئێمە بۆی بتوانین وڵاتێک یارمەتیمان بدا بە تیارە وەکو ئەفغانستان بۆی بتوانین دوایی لێدانی تیارە ئێمە بتوانین هجوم بکەین لەسەریان پاشان ئەم وەضعی خۆمان کە بوو دوای ئیتیفاقی تاران کە لە نێوانی ئێران و یەکێتی و کۆمەڵ و زودنەوەی ڕوویدا ئیتیفاقیی زۆر باڵمانە بوو مارکسیەکی وەکو فەریدون عەبدولقادر کە لە 79ەوە خەڵک پەروەردەکە لەسەر مارکسێتی ئەو ئیمزای کرد لەگەڵ کابرایەکی ئێرانی و لەگەڵ دوو شخصیەتی ئیسلامی خۆمان لە وڵاتی خۆمانە ئیمزای بکەن بۆ لە ناوبردنی خۆمان بۆ لە ناوچوونی خۆمان هەر کەسێکیشان ئازادێ ئیتیفاقتوا لەگەڵ یەکێتی بۆی بێ میراتگری لاشەکانمان و خێزان و ماڵ و ناموس و کەرامەت و ممتەلەکاتمان لەو فترەیە شەڕەکە کەوتووە مانگی یەکەم دەستپێکردنی شەڕەکە کەوتووە مانگی سەپتەمبەرەوە 12 ڕۆژ بوو حادیسەی ئەمریکا ڕوویدا هەلع و ترسێک لە مسلمانانی بەعام لە مسلمانانە ڕوویدا ئەمریکا ئیعلانی حربە صەلیبیەکەی کردن جۆرج بۆش خەڵکێک لە ناو بزوتنەوە ئیسلامیەکانی خۆمان لە دەوروبەرمانەوە لە بزوتنەوەش و لە کۆمەڵی ژەهاتن یانوت با مەشجەبەکە زوو تەوزیعکەین چونکە حتما تیارەی ئەمریکی لێدە تیارەی غەربی لەو کاتەشا بوو کە شنروێ شکستێکی نەفسی بەسەر برانی جوندا هێنابوو هەڕەشەی ئێران لەسەریان محاصر بوون لە هەموو لایەکەوتو خەزۆی خەنداق ئەو ئەمەلەی کە مابوو تەنها خوای پەروەردگار بوو کە ئیدارەی سڕاعەکان بۆ ببا بڕێوە پشتیشیان بگرێت واذكروا إذ أنتم قليل مستضعفون في الأرض تخافون أن يتخطفكم الناس فآواكم وأيدكم بنصره ورزقكم من الطيبات لعلكم تشكرون خير فضلي بخشي مثلا مو برا مسلمانانا كلو حالة نفسية وردور بين سر قوتي شي تركة بخوني شبير ما بينا كذبوه دعي وردور هذا سر ناحي مالي ناحي إمكانيتي بارا إما أو فتريك لقول بوين ڕۆژی مانگی یەکەم طبعا لە مانگی هەشتان ڕۆژی 10,199 دینار من بە معدل خواردبوو مانگی دوایتر تۆزێک کەمتر بوو مانگی دوایتر تۆزێک کەمتر بۆ چکۆزەوە دە زەخیرەمان کڕی برایانی جوند ئەو کاتە ئەو وەختەی کە لەسەریان بوو عیتادێکی زۆرترە بووایە بتەقێنن و عەدەدیشیان کە زۆرتر بوو لەو حاڵەتە نەستێشا کە ئەبوایە هەندێک خەنگەر ئاو گۆڕ پێ بکەن چ وەختێکی تریان لەسەر بوو لەبەرەوە وەختێک کە بە فەضلی خوای گەورە دیسان هاتین بووین بە یەک و پاکمان پێکهێنا خوای پەروەردگار وردە وردە کەلێنەکانی بۆ پڕکردینە یعنی یەکەم لەدایک بوونی پاک وەکو چۆن لە شعری عەرەبیە کابرایەکەی پێڵەن نابێغەی جەعدی یەکی چکەشەی پێڵەن نابێغەی زوبیانی دوو کەسە شاعرن پێیانەڵێن نابێغە بۆچی پێیانوتراوە نابێغە لە ئەوڵ دانانی شعرەوە شعرەکانیان زۆر بە مستەوای بەرەوردانراوە یعنی پێگەیشتوانە بووە بە فەضلی خوای پەروەردگار وان بەسەورەکەین پشتیوانانی ئیسلام لەگەڵ لەدایک بوونی زۆر بە گەورەی لەدایک بوون یەکەم مەرحەلەی کە هاتۆتە پێشەوە بە فەضلی خوای گەورە بەو قووەتەوە خوای گەورە هێنایە پێشەوە بەو هەیبەت و سامەوە هێنایە پێشەوە و بەو ئیستقلالێتی قەرارەشەوە هێنایە پێشەوە بۆیە بەڕاستی مەرحەلەی ئێستامان کە هێشتا مەرحەلەی یەکەممانە چونکە بەسەر ئیعلانکردنمانە شتێکی هێشتا سێمان وەتەواو نەکرد لەگەڵ ئەم مەرحەلەیە کە واریسی پێشووین مەرحەلەی پێشووین ومراحل بيشوتريشين لبانجواز ولا إعداد ولا جهاد ولا علاقات ولا تنظيمات ولا فروردة كردني أفراد كانوا معنوي أو أفراداني كالرشيد بقوتيان هي لبيجندان بم أحداثاني كالرويدا لبيجندان يام خلقي كلا دور بشمامو بم هزاراني كخلقك بيعيانا داينيا عاديان لقلبستين كيفتهن لجي آمادي أوينا لترفع فلاني ليركين سدايا وين كانت شمالي كهيتي بخاتة بردسمان يعني عربتي درمان بيتيايا ولو بفضي نارمان قانا بەڵام سەیری کەم خوای پەروەردگار چۆن ئەم ئیشەی بۆ ئێشە سەڵحان
نامێ هەندشتی ئاەتەکانی سوورەی ئەنفال تکرار کەمە چونکە دووسێ خۆتبەم لە کاتی خۆی لەگەڵ لەسەر ئەوە داوە ئێستا ئێمە گەشتوتە چی یەکێک لەوانەی کە استقلالیت بە حیزب بەبەخشێ قوت بە حیزب بەبەخشێ بریتیان لە ئیدارەی ململانیەکردن و ڕووبوونەوە فكري سياسية بيضا إدارة الصراع العسكرية بيضا المبادئة يعني تودى صلاة الهبة شيطوري شر لدي تودى صلاة الهبة على أشتك درسكي أنا بويا كم جارة لكردستان جروبي إسلامي بتواني أو مبادئي بدفنه بتواني إدارة صراع كخوي بيها نسيه كما شاكل لفلسطين أبونا منبرايك مسلمان لكاليفورنيا وديتوا خيزاني هيا دومنالي هيا وفايكي توجيب مرموقي هي تنتن هي أمريكي هي اقتصادي باشا بلان ديتو لعسقلانا خوية تقينتو لو بري إيماني ويدي عملية استشهادية كا يجي ترى لجماعة حماس جهادي إسلامي عملية تركا يجي ترى عملية تركا أساس الجرفاني كيوا أنا إثبات وجودي خوية كاغيرتي خوي قوتي توجيه حزبكية كا وكو حماس بلان مصلحتي نهائية جدو جرفاني ياسر عرفات جدو جرفاني خلقاني جيتر هون مننا الفلبينة خلقاني لجزائي مورو خواني عنداوة سلامات هاشم صال هاي صالك معاناتي تشير رأيت شو جرفاني انه المسواري وهذا لقى الحكمة اتفاق بك كأيش حركتي إسلامي قومي اقتصاد اشتراكي وكل سبيكاني عرب وكرد بيغتا مع بطاطبك روكي عربيش نظري كرد جانت سبيكاني شي قناعاتي أمونية لقى الإسلام يجورة صلح الحزب شونان يجمكو أبيت مشاكي رنجك رنجي مسلمانانك داوي أنا بلان دوائي دروينا في يكي شكل كردوي يعني شو تجرفان يشي كوابو قتال بكوجي يعني بكوجري عزايتية وناغي يشتردنا بلان مهمة كبزاني برهمي كشتن وكشتاركت شو تجرفاني شو خود بيقري بدن صوبوي تو خود بتواني صاحبي أوكي وبيش موايا لكو أمام لفظ دو إسلامي صاحبي مبادئة نبول محتاج صاحبي إدارة صراع تجنبون فوق إخوة الروزقارك أبو يكم جار جروب يجي إسلامي لكردستان بتوانا صاحبي أو دفع كردنا كما بسنجة رمضان إعلان نانكب وتمام تقاء وفتينين تقاء وفتينين إما هيجي اتفاقك ما لغنية شتين نبو كأوان يهدي وفتين أجر نيان وستان داير لو مكراو ندبون أجر هرشيان بينا يتفسر من أهل غدر ندبون بيشتر اتفاقي ما نكب تطابل غدر ينكب خيانتي عندك الدين وهجومي يعني أنا أتصرنا يجور اتفاق ما نقول أنه طبعا إيمك اتفاق تغير لك طرفي خمانه كتقبس ماني على أنكر طرفي مقابل تادو الرجال الشري كذا قصة كاني بردوامه طبعا دعي خوي وستان دعي كهاتي نصر أوي بما أنا الشر كينوا بدأت خمانه بما أنا بردوام بين بوهدنا كبروين بدأت خمانه أوش كلا دي خوي الرجالة كبفوض إخوائي جورة إيمي وابقوة كبتوانين وخومان شون مرجع بدينا يشتي كفضل إخوائي الرجالة شروط كان من وابن كدين من ودين داري من قبوليتي كخومان وكو أهل إسلام قبول معنا لو مرجانيك تقديم من كرتون لا معنى طبعا يستبعتي بكين بعد من بوقتي شي تبكى زاني يشتي تسنت برو أو هدنا بيه وقرداني من مماطليك يستكهز بيقين تولي جيشة أو كاتب التركيب همو نقطة كاني هرد الطرف أخينا بيرجعو شيش من دعوة كردون شيان دعوة كردون وهروها أو خروقاتانيك أو أن كردويانا برانبر بيانش نقطة كان داني باسيان كردون ببسيطيات بيرجعوان إمش نقطة كاني أنن ببسيطيات بيرجعو چونك هردو لا إرادي وابو كالقل يكترا بتوانا دانيشن لقل يكتر ودنيا إمتاب كان على الأقل دوایی او بود سه چوار دانشتن من سه دانشتن واردم بگل اختراع کرد لسه دانشتن کش دانشتنی اما لقلات چواران بگل نامجرد دعوی کرد که هادن جون به اتفاقی کارانو اگر لگل اتفاقی کارانو ریکوین ایمش لگلیان او حقوق و واجباتك او اتفاقیه لفرمانی فرضك اما جبين نصاحك اما وثمان اما براستي نامانا يتعظن بين باتفاقي كارانو هيش ليش اما جروب يجي تازين تاجون تبيشو نابين بوارث اتفاقي پێشتر کراوە خۆشمان لەگەڵ خۆتانە ئەگەر گەیشتینە وتنە ئاهلا وسهلا ئیمزایەکەی ئەگەر نەگەیشتین جەولەیەکی تر شەڕ دەست پێکات ئێوە حکومەت نەتوانن موالید بگرن و بجوم بێنە سەرمان تەفرج و نامان کرد یان ئێمە دوای خۆمان ئامادە بکەین و بینە سەرتان ئەمجارە مەجبورتان بکەین بێن دانیشین وەلەو دوای 10 جەولەی شەڕیش بێ
ولو دوای دەجە و لەی شەڕیش بێت هەر ئەتوانین پێکەوە دابنیشین و ئەوەشمان پێ باشترە ولو زۆر بەداخەو کە بیست بۆ دوای هەندێک خەڵک تویانە وەڵام سەکرێکار لە لای مام جەلال وتوێتی ئێمە ڕازین بە ئیتفاقیەکانە وەن ئێمە لە ناو شورایە بالئیجماع بڕیارمان لەسەرەوە دابوو کە ڕازی نین و ئێمە ئیتفاقا ناکەین بە سەوتی عەزازیل لە گەردنی خۆمان شتێک لەسەر لەوێ ئێمە ئیمزاکەین پێمان چاک کرا خەڵکانێکی نازانم لەگەڵ بنا لە ژوورەوە بوون یان جنۆکەکانیان بۆیان جێڕاونەتەوە دوایە بە قسەی بامان کردو الحەمدوللا ئەوە شتەکانمان واضحە دیاکە کردووە وردەوەدا یەکێتیش هەستی پێ کرد کە ئێستا ناتوانێت شەڕمان لەگەڵ کا بە چ سیفەتێک لەگەڵمانەکە بەناوی خێڵی هەموو خەڵکی کۆ کردەوە خۆی ئێستا ناتوانێت بەناوی خێڵی هەمەیەکی ترە خەڵکمان لێ کۆ کات بەناوی هجووم بۆ سەر جوند کردوێتی بەیانی یەکەمی دەرکردو خۆ ناتوانێت ئێستا هجوومێ بۆ سەر پاک بێنە کە بەیانی یەکەمی ئەوە بۆ کە لە مزگەوتە بڵاو کراوەتەوە هەموو کافرەکان ئەو کاتی کە ئەوە نەیویست لەگەڵ حەجمە دەولیەکەی بێتە پێشەوە بەرامبەر بە ئەهلی ئیسلام ئێستا ئەوەدا هیچ شتێکمان مستەسەکێت بوو بەڕێکمان لەسەر خەڵکێکی تر نەداوە کە حەتاکو بتوانێت هجوومەتمان بێنە بەسەر لەبەرەوە هەڵوێستەکان بە فەضلی خوای گەورە بۆ خۆمان زیاتر لە فاڵحمان هاتێت زیاتر ئیدارەی سڕاعەکە کەوتۆتە بەسەرمان کە ئەتوانین بڕیاریەوە بدەین بڵێن شەڕکەین یا بڕیاریەوە بدەین بڵێن بەردەوام بین و تەقەدەس بۆستێ نییە بەردەوام بێ هەتاکۆ بێنە سەر وزنێک و ئەو خاڵانی کە ڕێتیوین لەسەری ئیمزاکی من پێم وایە یەکێک لە گرنگترین خاڵی ئەم قۆناغی ئێستا ئێمە کە قۆناغەکە خۆی قۆناغێکی نابی غەیانەیەک قۆناغێکی گەورەیە خۆمان ساحەبی ئەو نقطەی ئیدارەی سڕاعین پێشم وایە زۆر شتێکی مهمە کە ئێستا بەدەست خۆمانە خاڵی دووەم دیسان لە سیاسەت و عسکەریە شتێک پێوەن ڕەدع یان تەوازن بەڵانس توازن يعني مثلا تۆ لە بازاڕێکێک شەڕ پێفرۆشە چەقۆیەکی گەورەی پێ تۆ هیچت پێ نیە لەبەرەوە مەجبوری تەنازلی بۆ بکەی بۆ شەڕەکە نەقەوت بەڵام ئەگەر تۆش چەقۆیەکی قەسابیت پێیا کرد تۆش بەرامبەری وەستیتەوە سەرکارت تند و تیشترەکەی ئەگەر دەمانچەی پێ بوو تۆ شەڵەدەی دەمانچەی پێیا کرد ئەگەر ئەو بەکەس بوو تۆ شەڵەدەی نۆ کرد وهروها ئەگەر عشیرەتێک سەد کەسی شەڕکەری هەبێ عشیرەتێکی کە بیستی هەبێ بیستەکە مەجبورە تەنازلی بۆ بکە ئەگەر عشیرەتەکە بوو بە 90 کەس لەوە بەرامبەر بە 100 وردە لە قووەتێکی بەرابەر متەکافێ ڕاوەستێ پێوترە تەوازن هەر لەسەر ئەو ئەساسەوەی کە پێوترە توازنی دولي توازنی عسکری توازنی اقلیمی قوتی ردع قوتی نووی ردع نووی توازنی نووی وقتی که امریکا برابر به سوویتی اوسا قوتی زوری پێکەوەنا سوویت توانی یەکسەر لە ساڵی 1969 فاروخی سەرنەوەوی بێنەتە کوبا ئەزمەیەکی گەورە دروست بوو لە عالەمە پێڵەن ئەزمەی خلیجی خەنازیر یان ئەزمەی فەواریخی کوبی کە لە ئان و سەعاتا بوو لە یەکتر بدەن کە هەردوو لازانیان قوتی نەوەویانەیە هەردوو لایەن لەبەرام جارە بڕیاریاندا دانیشن بۆ ئیتیفاقیاتێک لە ساڵی 83 لە زەمانی ڕێگانە دانیشتن کرا هەرفی مقابلەکەشی کە ئێمە خۆمانین پێمانە ئەو چەکەی ئەو بەکاری دێنێ ئێمە دیسان ئەمانە بەکاری دێنی ئەو ساڕوخەی ئەو بەکاری دێنێت 3 مەتر و نیوی لە لای ئێمەش هەیە ئەو کاتیۆشایە ئەو بی ئێمە ڕاجمانێک کە ئەو بەکاری دێنێ دیسان لای ئێمە هەیە ئەو هاوەنی 120 ئەو بەکاری دێنێ لای ئێمە هەیە ئەو هاوەنە سەڵتیانەی لای ئێمە هەیە لە لای ئەو نییە ئەو خبرە متەفەجراتەی ئێمە بەکارمان هێناوە ئەو نیەتی بەکاری بێن ئەو عیتاد سیلاحی کە ئەو لێوێ بەکاری بێنێ هەرەوەیە کە ئێمەش دەتوانین لە ڕێگای قاچاقچیەوە پێیکەین وردە نەیتوانی بە شێوەیەکی عەسکەری ضەغط لەسەر ئێمە دروست کات تەوازونەکەمان پێ تووشی إخلال يعني وای لێبێتەوە لافەنگ دەرچێت ئێمە لە ترسی عەسکەری ئەو بین مەرجەکانمان نەرم بکەین و ئاسان بکەین هەتاوەکو بتوانین اتفاقی لەگەڵ بکەین ئەو تەوازن عەسکەریش وەردیسان فەڵقی خۆی پەروەردگارە کە وردە ئەحداثەکان وما في أيدينا ئەوەی کە لەبەردەستمانایە وردە ئەو تەوازنە جۆرێک لەو تەوازنەی دروست کردەوە بۆی مەغروریش نەبین چکە یەکێتی بە یەک قات دەست شەڕی کردو بە یەک دەست وەکو قڕژاو بە یەک دەست شەڕەکە بەڵام پێنجی تری مەشغوڵە لەولا لەگەڵ تورکیا عێراق ئەمریکا وڵاتانی تر شتێک نییە بە گورزێکەوە شاندومانە وابزانینی تر وەکو ملاکەمە هاتوینەتە سەر وەزنی ثەقیل وەزن البەطە هێشتا هەر لە وەزنی ڕیشەیە یەکەین جار لەبەرەوە ئەوان هەستیان پێ کردووە ئێستا تەوازنێک دروست بووە عەدەدیان کەمی کردووە عەدەدمان زیادی کردووە لە مانگی 9,000 کەسیان بووە کە ڕاتبی چەکداری وەرگرتووە لە مانگی یەکە 9,200 سووریان وەریگرتووە معناها عەدەدیان زۆر کەم بووە خەڵکێکی زۆریان ڕۆیشتووە بۆ دەرەوە خەڵکێکی زۆریشیان لێ دانیشتووە عەدەدی ئێمە بالمقابل زیادی کردووە
ئەو ساجون چەند بوون ئێستا ئەگەر بێ دوو بەرابەر نەبوو بن 2 لەسەر 5 بەقەدر ئەوسا زیادی کردوتەوە هەر لەم ماوەیە خەڵکانیشی تر الحەمدولله سەر لە نوێ هاتوون و گەنجی ڕێک و پێت خوێنەوار پەروەردەکراو دەوراتی عسکەریمان سەر لەنوێ بۆ کردوتەوە ئەم مدەی 3-4 مانگێکی شەڕ وەستاوە استفادەمان لە وەختەکە کردوتەوە وەرەی بەرزی ئەفرادی ئێمە وەرەی داڕوخاوی ئەوان ڕۆژی ئازایەتیەتی ئێمە کە واقعەکە دروستی کردووای فەڵدەخوای گەورە التزام بەدینەکە و بۆی دروست بۆ ئەفرادێکی ئێمە ڕۆژێکی بەزین لەوا کە دروست بۆتەوە زیاتر مبرری ئەوەی کە ئێمە مبررەکان فقهین شەرعین جیهادین ئیسلامین دینین قیامەتین بالمقابل لە ناخمانە زیاتر ڕۆچێ و قایمتر بووە و بالمقابل ئەوان کەمتر بۆتەوە ڕۆژێتی مواجهەیە دیسان کە ئەوان سەیرەکەن هەرکەکە لەولا خاچێکی هەیە و سڵتەی هەیە حسک لەولا خاچێکی هەیە و سڵتەی هەیە ئەوە دەقیل و سێ بەهمانش لێرە خاچێکی بچکۆلانە لەو ئەو شەمەی کە مامجەلال وتی ئەچین بۆ دیارە ئەو شەمەی ڕەنگ ئەو لادەیە لادەیەک لە تەرەفی قەرداخەیە پێڵەن شەمە جا بە نوکتە جاری وایەڵن لە شەمەیە جمعە کراوە بەبەستیان تەمان ئەوەیە ئەوە ڕەنگە ئەو شەمەی بەری قەرداخ بن لەبەرە بەڕاستی ئێمە ئەگەر بێت و تەماشای ئەو حاڵەتە شپین سەیرەکەین جۆرێک لە تەوازنی بە فەڵقی خوای بەرەولا تایە صبری ئەم برا بەڕێزانە ئەم قاعیدانەی خۆمان کە گرتویانە لەسەر ئەو کەم ڕاتبی کە وەریان گرتو نیو ڕاتبیانمان لێک وەرگرتووە ڕاتبەکانی بڵین وەرگیرتاوە بەڵام بالمقابل ئەوان لە ئیحساسی خۆیانە ئەزانن کە ئێمە وەکو قیادە خەریکی چی بووین بەو پارەیە چونکە تۆ حساب بۆ ئەو بکەین ئەو فیشەکانەی تەقێنراون ئەو قەنابورانەی تەقێنراون ئەو لومنانەی بەکار هاتوون پێویستە بینینەوە شوێنی سەر لەنێ بیکڕینەوە دەستیکەینەوە بەرهەنی بێنینەوە جارێکی تر بۆی نەبادا هجومێکی تری بە پەلەمان بێتەوە سەر فریای ئەوە نەکەین ئەوەش فەڵقی خوای پەروەردگارە کە الحەمدولله ئەو کلێنانە هەمووی سەر لەنێ پڕبوونەت ئەوەش فەڵقی خوای گەورە کەوا بوو تەوازن عەسکەرێکە لە ڕووی نەفسیەوە لە ڕووی کەرەفتەوە لە ڕووی خوتبەی شەڕەوە لە ڕووی ئستعداد بۆ شەڕەکە شۆ دیسان تەوازنێکی عەسکەری الحەمدولله دروست ئەمە نقطەی دووەم نقطەی سێهەم سەربەخۆیی بڕیاری خۆمان دیسان بۆ یەکەم جارە ئێمە بتوانین لە 100% بڕیارەکانمان سەربەخۆ بن پێشتر ئێمە بڕیارمانەدا بەس ئێرانیەکانی ژیانوت خوا ئاگامان لە بڕیارەکەدان نەوەڵا ئەوە وا لێ نەکەن باش پڵانشت وا بکەن پێشتر بڕیارەدرا تاکیی و دوا نەکەن باش پڵانشت بکەن بڕیارەدرا پێشتر یەکێتی وا نەکەن باش وا بکەن وردە وردە بەوەی ئەو خەڵکێکەوە هەموو جۆ لەوان دەگرێت استقلاليتي قرار نامانا ئێستا بۆ یەکەم جارە بۆ خۆمان بەدەستمانەوەی بە فەڵقی خوای گەورە دوای فەڵقی خوای گەورە لە دوو سەبەبەوە هاتووە ئەم استقلالیەت ئەم سەربەخۆیی کاری خۆمان یەکەم ئێمە پابەند نین و نەبووین بە هیچ ئیتیفاقی ڕێکەوتنێکی پێشتر لەگەڵ ئێران تورکیا سووریا عێراق یان پارتیان یەکێتی یان حیزبێکی کەس ناتوانێت پێمان بڵێ ئەو گردە چۆڵکەن 600,000 دینارەکەتان بدەینێ هەروەکو بە کۆمەڵیان وتووە لا مەرکەزی گردی گۆتە پڕێزینە چۆڵکەن ئەو ملیۆنێک 200,000 بدەینێ کە حەقی خۆشیان بوو واتە حەقی کۆمەڵ بوو کە پارەکە وەرەگرێت بەڵام بالمقابل یەکێتی شوتێتی حەقی ئێمەشە پێتان چۆڵکەین بۆی کابرای مارکسی کابرای یەکێتی کە لە هەڵەبجەوە ڕاوە سلێمانی ڕیشدارێکی چەکدار نەبینێ خەونی پێ و بینە دوای خەونی لێن خەوی لێ نەکردن واوانش چۆڵیان کردوە لەبەرە پابەندنەوە ئیتیفاق زوتەوە ئیسلامی مەجبورە پابەند بێ بە ئیتیفاقی تاران قەسری شیرین چواردەی سلێمانی پەڵاس ئەبێ پێ و پابەند بێ پێ لە پێناوی ئەوەی ڕێگای بدەن لە هەڵەبجەیە دانیشن ئێمە الحەمدولله ئیتیفاقێکی پێشترمان لەگەڵ هیچ کەسێکە ئیمزا نەکردووە هیچ کەسێکیش ناتوانێت مەجبورمان کات لەسەرەوە ئیتیفاقیاتانی کە ئەیکی اتفاقيات دائما طرفي مقابل طرفي بقوة أتواني بك بنقطة ضعف بوتو بوجانيتو ويا برادراني كومل لفنزاو 6 ڕۆژە 24 جار لەگەڵ یەکێتی دانیشت لە مانگێکە 6 جار بەزنەوە تعریباتر لەگەڵ تاڵەبانی و مەسئولینی تریانە دانیشت تۆشتە زۆر بە دوای ئەم پارەیە کە پێویستە کە حەقێکیش یان هەروەکوتن حەقێکیش خەڵکە کۆمەڵ وەرێ لێ ئەمە منە پێ نییە یەکێتی بکا بەسەرەوە خەڵکیان بەڵام بالمقابل طرفی بقوة كيشتية أتواني استغلالي نقطة ضعفي توكا ڕێگام بدە 150 کەسی ئەفرادی خۆم و کۆمیتەکەم بێتەوە خورماڵ و تۆژە بێ دیفاعی لێ بکەی بکات چکە تۆ بەغێر مباشر مەجبورەکە دیفاعی لێ بکەی لەبەرە ئیمزا هەیە لەگەڵ ئێوە اتفاق کرد ئەوە نقطەیەکە کە ئستقلالێتی قەرارە فەوتێنێ نایەڵێ وەک
خۆی ڕەیەکانت سەر بەخۆ بن ئەنجا ئەگەڕێیتۆ سەر مەبدەعەکەی خۆت لێ کەمەکەیتەوە لەبەر ئەو برایانە مەجبورن بڵێن ئێمە لە فترەی استضعاف ئاژین و دەرەقەت ناین و فترەی ئەعداد و وەختی جیهاد نەهاتوو وردە وردە ببینەوە بە یەکگرتوویەکی چەکدار دووهەم لەسەر بەخۆیی پارەوە دێ ئەگەر کەسێک خۆی ئیمکانیەتێکی اقتصادی بۆ خۆی بەرهەم نەهێنابوو بە تەئکید چۆکی پێداهاتن لەبەرەوە ئەو کەسانە ناجحن کە پارەی خۆیان بەدەستی خۆیان و ئێوە ژەزانن ئەمە عالەمی مەصالحە ئەگەر بێت و پارەی خۆت نەبێت پارەی حیزبێکی ئیسلامیش بێ بداتێ حیزبە ئیسلامەکە چەند مەرجێک لەسەر هەر داواک لەبەرەوە ئەوە شەڵی خوای پەروەردگارە کە ئێمە بۆ خۆمان گەیشتمینە ئەو نقطەیە کە ئیستقلالیەتێکی پارەی خۆمان وەلو کەمە زمان بە برینی خۆمان ئاهێنین بەڵام ئازادی سەربەخۆیی قەراری خۆمانی پاراستوو ئەوە شەرو کوتم دیسان ئەگەڕێتەوە بۆ سەر سەبری ئەو بنکە بە ڕێزانەی خۆمان ئەو پێشبەرگانەی خۆمان ئەو قەواعیدانەی خۆمان کە سەبریان گرتووە دیسان ئەگەڕێتەوە بۆ خۆ لەفرۆشتنی ئەو قیادەیە و ڕازی بوون بەوەی کە خوای پەروەردگار چیمان پێدەخشێ بە ئیستقلالیەتی خۆمان بمێنینەوە ئەومان پێچاکە مەزەری پارەکانیش پڕچە دەزانێ ئەزانێت کە پارەیەکمان هەیە بەس نازانێ مەزدەرەکەی لەکوێ چونکە ئێمە بۆ خۆشمانەوەدا عەقڵمان پێشکێ نەیاڵین خەڵکی لەنا کە تۆ دەزارێ بکەوێتە شارێ معنای بکەوێتە دەزارە کەوێتە دەشار کەوا بۆ کەوێتە لای ئەمریکا و کەوێتە لای جهادی ئەوروپی و لای شوێنانی تر ئەو کاتە خەڵکی دەڕوا بەدوایە حساب بانکیت هەیە ئەیگرێ و شتێکاتەوە پارەکەت هەموو یەکرێت ئێمە بۆ خۆشمان عەقڵمانەوەندە پێشکێ ئەو پارەی کە بەرهەم دێ لەکوێی ترەوە توانین مەزدەرەکانی خۆمان تەئمین کەیتە و دڵنیاشبنەوە بە فەضڵی خوای گەورە و دەلیلیشین و ئاگاشینەوە کە پیشەڵی ئێمە هیچ جهەت و حیزب و دەوڵەت و حکوومەت و شەخصیەتێکی ئیسلامی نییە لە عالەمە یارمەتیمان بدات و مەجبورمان کە یا پێی وتبین یا دابێتینێ بڵێمە $1000 بەڵام موامەڕێن وا مەکە هیچ کەسێکیش هیچ قەید و شەرتێکی لەسەر حساباتێکمان نەکرێت بەڵام بۆ خۆمان دڵنیاینەوە ئەو 50 مارکانەی کۆیەکەینەوە ئەو 50 فرانکەی کۆیەکەینەوە ئەو $50 کۆیەکەینەوە ئەو 30 پاوەنەی کۆیەکەینەوە لە دەرێت لەگەڵ ئەو پارچە دینارانە ئەو 14 دینارانی کە کۆیەکەینەوە بۆ خۆمان پێمانەگا دڵنیاینەوە کە ئینشاءڵڵا بەشمانەگا بەچی بەشمانەگا بەوەی کە قەرارەکەمان بەسەر بەخۆی بپارێن ژنا خۆی ماتانین لەم وڵاتە تێک چڕژاوەیە لەم وڵاتەیە کە ئەم هەموو بەرژەوەندیانە بە یەکترا کێشرێن خۆمە دەتوانین بڵێن پارتی خۆیمە دژی یەکێتی ئێوە پێتان خۆشە شەڕفۆقمانە ئێستا قۆتی هەر کەسێ بشکێ لە قازانجی ئێوەیە شەڕ لە غەیری خاکی ئێوەیە بە غەیری بەشەری ئێوەیە لەگەڵ خەفمی ئێوەیە کەوابوو نەختێکمان پارە بدەین بەڵام بالمقابلە بێ ئێمە بڵێن پارتی گردنی شدازادێ ئەوانەی کە ئەعدامیانەکەی لە زیندانە ئەو مزگەوتانەی دایانە خەی ئەو ڕەهاوەی لەسەر مسلمان دروستیەکەیت و بڕۆ گردنە دازادە چیەکەی بیت ئێمە نامانێ ئەوەش بی چونکە مقدساتی ئیسلاممان پێ مهمە بۆیە ئەو شەو کە ئێمە لە لای مام جەلال کە داوامان کردین براکانمان بەردا لە زیندانە تەلەفۆنی کرد بۆ دکتۆر خەسرە و ئاسایشی سلەیمانی وتی چەند کەسر لە لای ئەنصار الإسلام وتی 7 کەس وتی هەر 7یان بەردە من نایە نهاتین بۆ 7 کەسی ئەنصار الإسلام هاتین بۆ کەسانەی کە ژیراون بە سەبەبی ئیسلام و بەریان فلان بەردن فلان بەردن فلان و فلان وتی باشە بەریانە دەمتم نا مهمە بیدەیتەوە دەست خۆم دڵم پێی خۆش دەکە بە دەستی خۆم وەرم گرتو دەکەم وتی ئەیدەمەوە دەست خۆت بە دەستی خۆت بیبەرەوە فەضڵی خوای پەروەردگارە کە بتوانین ئەوەش بکەینەوە کەوابوو ئەمە نیعمەتێکی گەورەیە کە وردە ئەم سێشتە ئیدارەی ململانەکە هاوکێشەی سەربازی سەربەخۆیی بڕیار کە لە نەبوونی ڕێکەوتنێکی پێشوو مەجبورمان کە جۆرێک هەڵوێست وەرگرین لەگەڵ خۆمان نەگونجێ لەگەڵ سەربەخۆیی کاروباری داراییمان وای لێکردین بگەین ئەم قۆناغی کە ئەلحەمدوللا نابیغانە بینە پێش و سەربەرزیش بین غەدرمان لە مسلمانان نەکردو مسلمانان غەدریان لێکردن پشتی مسلمانانمان گرتووە دیفاعمان لێکردن مسلمانان پشتیان لە ئێمە کردوتەوە کەوانیە کە هاتووە بە فەضڵی خوای پەروەردگار تەوزیعمان کردووە بەسەر خەڵکێکە کە مستحقن هەموو کەسێک مستحقن بۆ یەکەم جارە جەماعەتێکی ئیسلامی بما فيه یەکگرتووش بتوانێت لە شوێنێکە قوربانی بەو شێوەیە تەوزیعکە بەسەر هەموو خەڵکەکە تەوزیعیکە دیارە زەردەهاڵ دەگەشێخان خارجێڵان گەچێنە گوڵم سەرگەت ئەو مەمخانەی ژە دەستی خۆمانە باشە ئەوانەی لای کۆمەڵ ڕستەمبەگ دێکۆن
800 ماڵ لە خورماڵ ئەنجاوانی لای دەزوتنەوە بەڵخە تەرەڵە خۆی ئەنجا بپەڕینەوە بۆ دەیەکی ئێران لە هانە گەرمەڵەش لێرە تەوزیعیکەین بەلایەنی کەمەوە بە فەضلی خۆی پەروەردگار نزیکی 2000 و تقریبا 150 ماڵ زیاتر بەریان کەوتووە کە تەوزیعیش بووە یەک نەفرێک لەوێ ئافرەتێک خۆیەتی بە تەنیا بێوەشنێت یەکی لێ وەرگرتووە ماڵێکی کە 2 سەرخێزانە ئەوەن 2 هەندەی وەرگرتووە 4 سەرخێزان 5 سەرخێزان 6 سەرخێزان وهروەها بەو شێوێ ئەوەش تێگەگەێنێ 2 نقطەی ڕئیسی ئەگەێنێەوە یەکەم سێقەی ئەو کە هەتاوەکو چوارەم ڕۆژی جەژنیش سعات 10 خەڵکێک پێیوتین لەگەڵا کە ئیتیصالی تەلەفۆنیشمان نییە خەڵکێک پێیوتین کاتێک ئەوستریاکەون مەڕێکی کە سەر بڕنیا 2 مەڕی تر سەر بڕن ئێمە پارەکەتان بۆ نێرینەوە هەتا عەسری چوارەم ڕۆژ بە فەضلی خۆی گەورە سەرمان بڕیوە سێقەی خەڵکی چۆن بەدەست هاتووە بۆمە ئەوە یەک نقطەی یەکەمە دووهەم عەدالەتی تەوزیعکردن کە ئێمە لەگەڵیانە ئەو خەڵکەی لەم ناوچانن ئیحساسەکەن کە ئێمە دەسەڵاتێکی ئیسلامیمان بەدەستەوەیە دەسەڵاتی شەقتی هەڵدان و زیندان و تەعذیب خەڵکی نیە دەسەڵاتێکی ڕەحمەت و بەزەیی بێ ئیسلام عاکسکەینەوە ئەوەش معنای وانە کۆمەڵێ مەلایکە هاتوون حکمەکەن چونکە هەمومان مخلفاتی جاهلیمان تایە پێغەمبەر عەلەیهی سڵاو وەسەلام بە ئەبوذەر بەفەرمێ ئینەکە امرؤ فیک جاهلیە لە ئێمە هەمومان هەرتیامانەیە بەڵام ئەبێ بە ڕادەی جیاواز هەمووشمان لە حاوەرەیە وکەین وەردەوردە چاشی کەین من دێم وایە ئەگەر خوای پەروەردگار ڕەحممان پێ بکا بتوانین لەم مەرحەلەیە ئەم هەیکەلەی کە هەمانە ئەم هەیبەت و سامەی کە هەمانە ئەم ڕەقەمەی بۆمان دروست بووە ئێستا لە معادلەی ئەم ململانەیە لە کوردستان چۆن بتوانین پارێزگاری لێوە بکەین لە کاتێکا کە وردە خەریکە خەڵکێک لە ئەنگرمان سەر لەنێ بۆ دروست دەبێت لەو جەوە ئیرهابیەی کە ئاکتیڤیشەتی دژمان دروستیەکەن بەڵام مهمە وایان لێ بکەین لەو خەڵکە هەست پێ بکەن لەو کاتێک کە ئێوە ئەترسن لە گرتنێک ئێمە ناترسین لە ئەمریکایەک کە احتیمال هەیە بێت لێمان بداوە بۆ خەڵکا ترسی ئێمە لە کاتێکە ئێوە ئەترسن لەوەی زیندان بکرێن ئێمە ناترسین لەوەی کە هجوومێکی تر بێتەوە سەرمان لەو کاتانەی کە دینەکە هەر دینی هەردوو لامانە ئێمە خەڵکێک لە سەنگەرەکانە هەموو ئێستعدادێکی هەیە لە پێناوی پاراستنی ئەو دینە خۆی بدا بە قوربانی خۆی بکا بە قوربانی خۆی بدا بە کوشت ئێوە چەند ئێستعدادتان هەیە مانگی 50 دینار یا 100 دینار بنێرن بۆ ئێوە چەند ئێستعدادتان هەیە ئێمە لە کاتێکە بڕیارە دەین گەنجێکی مسلمان ژن بێنێ 1000 دیناری بدەینێ هەزارەکەمان پێ تەوفیر ناکرێت ئێوە چەند ئێستعدادتان هەیە بیدەن لە کاتێکە خوشکێکی مسلمان مێردەکەی کوژراوە و سێبەری نەماوە و چەترەکەی کەوتووە کە ئەمانەیە مجاهیدێکی خۆمان مارەی کاتەوە 3-4 دیناریان بە خەڵات بدەینێ کە لە دەستمانانیە ئێوە چەند ئێستعدادتان هەیە ئەم خەڵاتە بدەن بەو خێزانە بە شەرەفە ئێوە چەند ئێستعدادتان هەیە ئەم هەموو ئاەتان هەیە یان خوێندنەوە دەربارەی ئیعداد و جیهاد و قیتال و ئینفاق فی سەبیل الله چەند ئێستعدادتان هەیە لە پێناوی خوای پەروەردگارە 100 دینار لە خۆتان بژێڕنەوە بیدەن بەم کۆمەڵە مسلمانە چاوەڕێی چیەکەن وەختێک کە ئاڵاکە لە دەستمان کەوتە خوارەوە خۆمان کەوتین و خەڵکێک هاتە سەر لاشەکانمان ڕەختی کرد و شەرابی خواردەوە ئەو کاتە چاوەڕێەکەم دای ئینفاق فی سەبیل الله بکەن و بچن بۆ حەج ئێستا بیدەن ئێوە مەگەر گوێ لە خوای پەروەردگار ناگرن کە خوای گەورە چی بە ئەهلی مەدینە فەرمێ کە بەیعەتیان دا بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دوای لەشی خۆیان خۆشویست نیانویست بۆ شەڕی تەبوک بڕۆنە دەرەوە لەگەڵیا ما كان لأهل المدينة ومن حولها من الأعراب أن يتخلفوا عن رسول الله كلمة بياوتي وجواميرية دوايا وبيعاتي عن دعوة فشيمان بدنوا لمناصرة كردني أم دينا لكاتك هم خلقي الزانية إما كمال إنساني مسلمان سرات وباك لغير إخوائي پروردگار دستمان بو هیچ کسی ترتان نکردو سربستی خونم پاراستوه پشتیوان من بخوای گوری خونم قایم کردوه کاک خلقی بیوه واز لم اعداد و جهاد بینه چکار صادق بسرم علیاده چکار صادق بسرم خلق مسلمان علیاده او کاتی که خوان خواسته ایم برو خینو خلق بی ملک جمال لدیاره اختیار که وکل قندهار اختیار یکا شراب بخواته ولیره وکل کابو لا اخواته او کاتتو استعداد ده 100 دینار بدهی تو جای پشیمانی کی تیا بگذی استعداد ده به یارمتی و مسلمانانه بده استعدادی هذا كابرا 50 دلار بده لزیاتی و مردفینی نصریه و هتیوانه و شتیچان لزج لکانه بابکری اگر کرامت و رز و ایمان و حماست
شتێکی دینت لە دڵ و دەرو نایە ئێستا ئێستادا دەدەێت یارمەتی مسلمانانە بدە چاوەڕێی چیەکەی چاوەڕێی واکەی جەولەیەکی تر بێ بە سەرمانە تۆش وەکو بینەرێکی خۆشەویست تەماشای فیلمە عەسکەریەکە بکەی بزانی چ تۆرە پێشداڵێ بە بەسەریە ئەو کەسەی ژیرەتی دینی هەیە ئەو کەسەی بڕوای بە قیامەت هەیە ئەو کەسەی بڕوای هەیە بە مناسەبە ئەم دین بە مسلمانە با لە حەستی خۆیەوە چی لێ قەومێ گەر 1000 دینار کۆ کاتۆ بینەرە بۆ مسلمانان کە بیستی مانگمان لێ دێت دامێنین نازانین چۆن بگەینەوە سەری مانگ و تەشمیلی نیو هاتب بۆ گەنجە مسلمانانە بکەینەوە کاژێر بتوانین بە $200 بیکڕین بۆ یەکێک پارەی $200مان نەبێ خانوویەکی بۆ بکڕین و ئافرەتێکی بێوەژنی مسلمانان حرمەتی خۆی تیا مەحفوظ کە لە چاوەڕێی چیەکەی چاوەڕێکی پارەکانە زیاتر ببن دوای زەکاتی لێ بدەیت ئەمێ ماوانێک کەوا ئەو عهد و بەیعەتیان لەگەڵ خۆی پەروەردگار داوە ئێمە پشتیوانمان بەخوای خۆمان بەستوە چاوەڕێوەمان نەکردووە جیهاد بکەین بۆی بزانین خەڵکێ فی سەبیل الله شتێکمان بداتێ بمان داتێ یان نەمان داتێ خۆ ئێمە لا يكلف الله نفسا إلا وسعها إعداد الجهاد وقت فرض من الإنسان مسلمان كوسعي هبو كتواناي هبو كعجز مالي هبو تمام يا مشوكو صحابانا يتغنبر إخوة الرأي فرمت كالرجين وين أي بيغنبر إخوة خويا ميتر هيش مانية قرتوها تبمان ديتين أيش بفرمي لا أجد ما أحملكم عليه براسية أو برا برزانا أو كشك برزانا كلا بشتي أم جبهاني يمون كلا شاركانا لسليمانين لهوليرش لواني لدرواجين شون دڵیان بڕوایە تا ئێستا کۆمەڵێک گەنجی مسلمان لەم بەفرەیە لەم سەرمایەیە لەم ڕەشەبایەیە چاوەڕێ بکەین تراکسوتە کۆنی خۆشیانمان بۆ بنێرن لەینێرن ئەم سەریان بەرزە سبەینەکە ئێمە بڕۆینەوە بەسەرکەوتی بچینە شارەکانەوە بێنەوە بۆ لامان یعتەذیرون ئیلەیکم دیسان دەمێن خەڵکی عذر بێنێتەوە بڵێ وەڵا گەردنمان ئازاکەن بەخوا ڕاست دەکەنە شەمبیلایەوە پیاوتر بوون لێم کاکە ئێستا پیاوترین لە تۆ ئێستا تۆ ئەگەر ڕاستەکەی جوانەری ئێمەت بۆ دەرکەوتووە شتێک لە پێناوی خوای پەروەردگارە بگەێنە بە مسلمانانە ئەم خەڵکە شەمووی وەکو تۆن هەمووی ئەحساسیان هەیە شعوریان هەیە حەزیان هەیە ئەمانەش حەزەکەن لە ژیانێکی ئیسراحەت حەزەکەن خێزانێکی بەختەوەریان هەیە حەزەکەن وەختێک لە مناڵە چەوساوەیە داوای دینارێکیان لێ کاکی بیدا بە بسکیتێت کە دەوسەکانە گرتانە هیچ شتێکی پێ نییە مناڵەکەی هەڵخەڵەتێن هەتاوەکو سەری مانگ دێ بەڵکو نیم ڕاتە بۆرە بگرێ بۆی بۆی ئەمەرەیەکی لاستیک یا شتێکی مناڵانەی بۆ بکڕێت بەرە بەڕاستی جێی سەرسوڕمانە خەڵکێت باوەڕی وابێ ئەو کەسەی کە ئینفاق فی سەبیل الله دەکات پێغەمبەر عەلەیهی سڵاتو وسلام فەرمێ والأجر بینەکما کاتە تۆ ئەم ئەجرە بۆ قبوڵ ناکەی خۆ مەقەرە دیناری نارێ بەشێکی وێ لەوەی کە خۆت دەیخۆی بیجێڕیدۆ لە ماڵ و مناڵی خۆت هەر پارەی ئەو ساردیانە ئەو پارەی ئەو میوەی کە خۆتان ئەیخۆن بەس خۆی کە ڕەبزانە سەری مال بینەرە بۆیە ماخۆزانە توێنێمە ئەم ماڵانەی پێ پۆشتەکەینەوە یاننا سلاحێکی پێ بکڕین بۆ دیفاع لە کەرامەتی مسلمانان ئێوە هەمووتان ئەیبینن و دژمنەکەی مقابل خۆی ئەحساسەکە بەوەی کە تازە دەرەقەتی ئەم گروپە لایە بۆ تۆ دەوێ ئێمە چۆکمان بشکێتیایە بە قسەی بەتاڵ ساڵهای ساڵە ئێمەتان ناسیوە ئیسلامەمان هەڵگرتووە تازە چاوەڕێەوە کە ئێمە خیانەت لەو دینە بکەین خیانەت لەو مسلمانانە بکەین درۆ دەلەفێت هەڵبەستین لە دوایەوەی کە ئایەت و حەدیثمان لەسەر منبەر خوێندرتووە تازە ئەو خیانەتە لە دینی خۆی پەروەردگار ناکەین ئێمە ئەو زمانەی کە عددمان کەمتر بوو چەکمان کەمتر بوو ئەو زمانە تەنازولمان نەکردووە ئەو زمانی لەنا ئەو حرەکەتە پشێوەیە بووین ئەو حرەکە بێسەر و بێدەرەیە بووین تەنازولمان نەکردووە بۆ کوفر بۆ تاغوتانی کورد و عەرەب بۆ تاغوتانی دەرێ ئێستا چۆن دوایەوەی خوای گەورە گورزەکەی بەدەستمانەوە ڕاوەشاندووە تەنازولەکەی و ئەم دینە هێنینە یا مسلمانە نەخینە حاڵەتێکەوە کە تەنازل بە دینەکان بکەین لە پێناوی مانەوەی تۆزێکی تر بەڕاستی داوام لەو برا بەڕێزانە ئەوەیە بەنسبەتی برایانی خۆمانەوە ئەوانی کە ئەو کۆڵی جیهادیان هەڵگرت و خوای پەروەردگار لیان قبوڵ کە ئەوانە وریان زیاتر بەرز بێ دڵیان زیاتر بە ئیشەکەیان خۆش بێ زیاتر لە فەرماندووبوونی خۆمان نەخۆشیمان تینوێتیمان برسێتیمان هەمووی ئەجر لەسەر وەرەدین ذلك بأنهم لا يصيبهم ظمأ ولا نصب ولا مخمصة یان بە دۆڵ و شی و ناڕەحەتیەکە ڕێژلی کانە ئاوت هەڵگرتەوە ئیدەی بە کۆڵتەوە بێتەوە سەرەوە برا بەڕێزانە تەیەمومەکەن حتا ناتوانن ئاوەکە لە بەرەوەی چەمە بەشی خواردنەوەکە دەستنێژی پێ بشۆن ولا يقطعون واديا تۆ لە شوێنەکە ئێستا سەنگەرنشینی کوفر لە تۆ ترساوە لە هەموو لایەکەوە ڕەحبێک لە دڵ دەرونیا دروست بووە ولا يطؤون موطئا يغيظ الكفار لەم زمانە خۆش بێ هەمووی إلا كتب لهم به عمل صالح ئەما ئەو کەسانەی
دعایکە لە پشتەوە خی گەورە هیدایەتی ئێمە شڕوانیش بدە و دڵیان نەرم کە لە پێناوی پاراستنی ئەم دینیان لەسەرشان بێ ئەوانش ئەحساسی پێ بکەن خوارە خواستە ئەم پەرژینەکە ڕووخا دوای خەڵکێکی تر وەکو حشتر ئامقا کرێتە لوتی و ڕایکێش ومێدەوارم ئینشاءڵڵا ئەو زەمانەش بە فەرمانانەیە هەروەکو چۆن لەسەر ئەفغانستانە هاتو دوایی هەمویان پەنجەی نەدامەتیان تیا ئەگەزی بە هەرهەموومان ئامادە بین کە ئەم کۆڵە هەڵگرین و خوای پەروەردگار ئێمە شوێوەش بەقووەت کاتیایە